ئی حەشەرە من ماچوش ویزە ویز کەرۆ ویزە ویز وێشە اتفاقنی ژەنێ حەمەتۆرەکەچە 24 ساعتە ویزەژمێ ئیسراحەتمان ڕاست ئێمە نامێت حەبەقۆ چواری و دەنگش ژەنۆ حەمەتۆلەکەی ئی حەشەرە یۆی گەزۆ وێشە وەلا لاژ ماچوو وێشە بخوا لاژمە باوەڕکەرە چزیە بڵێ نێرە هەری وەڵادی مشکەرەوە فەقیرە ئی حەشەرە هێڵێ کەرۆ هێڵێ نا بلا بێئیمانی بیەیمێ بەسە زوان زەردەواڵەن وەی زەردەواڵەن ئای زەردەواڵەن ژەنۆ حەمەتۆرەکە خوا هور تاترەکنۆ پێمەش دیتا زەردەواڵەن وەڵاجیان وردەواڵەن چەنی بیان ئەسڵەن حەشەرە تەرواژ دێ ویزە ویز کەرۆ حەشەرە تەرواژ دێ ویزە ویز کەرۆ برا پەرویز حەمەتۆرەکە کەم بێنەوە بۆ پەرویزین وەماماتەنێ